اللهم صل على محمد امروزی هفته 8 بچه آمازونکه 21 روزه انشاءالله بهی و تندرستی باش. الله بسم الله ما شاء الله سری طالە پەڕەکانی چووزەکانی تەقی و وردە وردە ناوچوانە ناوچوانی پەڕی زرد بە ناوچوانیەوە بینجێ هەست نازەم ئەم تۆزەی هەستەکەم مووی لێ نەهاتۆ بەشکو لە گەورەی یا چاک بێ بابە خۆش دەوێ دێ هەماچک الحمدلله ئەڵقەی خۆمی لە قاچایە ئاسۆ عوسمان سۆفی پەڕەکانی وردە وردە دە ماچکە دێ ماچکە فونتد أمازون دادان آسو عثمان صوفي سليماني.